سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئێمە کۆنگرەمان کرد سوپاسمان کرد کە گوتمان دەست خۆش بۆ قەرە بووە بەڵام لەولاوە لە خواری خوارەوە لەلایەن فەرمانبەرەکەوە هەڕەشە لە عالەمێ دەکرێت هەڕەشیان لێ دەکات سزنەکانمان فراوانە شوێنی ئێوە هەموو دەبێتەوە هەڕەشە دەکات دەڵێ 36 قەتعی دەبڕم ئێوە گەندەڵیتان تێکرا نازان پۆستی نییە بە وەکالەتە نازام چێ دێ خۆی بکاتە شتێکی مهم لەسەر ئەو خەڵکەی خۆی گەورە بکاتن هەڕەشە دەکاتن دەڵێ ئەگەر ڕازی نابن خەڵک زیندانەکانمان فراوانە جێ هەرەمتان دەبتەوە ئەوە پەیامی براگەورەی شخصی یەکەم ڕۆژی لە بۆ ئەو خەڵکەی نارگۆتی مامەڵەتان لەگە گوندی مزەفەری باب و برابی ئێستا مامەڵەکە بوویتە دوژمن و دوژمنداری ئەکە عالیان کوڕی خۆم هیچی وەرنەگرتیا مافی خورایە بە عائیلە و منداڵەوەشە قەرەبووەکە لە 32 یەک لە تەرمیلار بەس نەخێر هیچمان نەدیتیا بەس قسە بووە دەنگۆیەک بووە و هیچ کە نەبووە ئێستاش هەموو عسێ بکەمە ئاوارە بینە مارمان لە جادان کەتیا ئێمە خۆ ئەوە نینە لە چێ بینین ئەمە ئەمن عالیە کرێت چیمە عالیان ئێستاش چۆل ناکەین برێ ئێستا چۆلی کردیا ئەگەر بێت و قەرەبوو نەکرێ ئەمە هەموو ڕەشماڵی لە جێ ئاردی خۆمان هەردەدەین قیرسی با ئەو ژیانی قوبوڵ دەکەین هەموو ڕۆژی تەبلیغات ئەمەیان دەرکرد بە چ نەوعیش ئەمەیان دەرکرد ژن و مندار بووە زێرەفانی دنیا ئەوها تۆقی کردیە ئاوی بردیە کارەبای بردیە مۆلیدەی بردیە ناچاری کردم ئەوجە ڕۆیشتم کاکە ڕۆیشتم بەبەر خاتری برا گەورەی ڕۆیشتم ئێستاش برا گەورە ئەو وەسحیمەیە ئەوە وەسحیمەیە تەسویر کە ئەوە عاریمەیە ئەوە عاری هەتا کەینێ بابا بزانم چێ دەتان 2 سعات لەو گەرمای ببینی ئەوە 15 ڕۆژ ئەمە حاریمەیە